مزگەوتی سڕات المستەقیم لە گەڕەکی دەروازەی کەرکووک پێش تەواوبوونی لەلایەن لیژنەکانی لابردنی زیادەڕۆوە ڕوخێنرا، ئەوەش نیگەرانی هاوڵاتیان و ئەو کەسانەی لێکەوتووەتەوە کە هەستاون بە دروستکردنی مزگەوتەکە. مەقام گوێی لە کەس ڕان نەکرد، هەمووی ئەوتێن کاکە مزگەوتە ئەوە مزگەوتەکەیە موافقەمان هەیە و بێ بەس نەما کردووە تێدی بیرمێنن لەبەر جەماعەت چونە گژیە لە جەماعەتەکە دیفاعی لە مزگەوتەکە کردە ناو جەماعەتی هەمووی نووسیە کە هەمووی ئەمە ئلقاب قەبزیان بۆ دەرکە ئەوان دیفاعی لە مزگەوتەکە کردە خۆ قایمەقام ناناستن دژمنایەتی لەگەڵ قایمەقامان نییە تاون بە دروستکردنی ئیسtisمارێکە لێرانە لەگەڵ چەند مەقاولێکا ڕێکەوتنە بەم شێوازە بۆیکەوە دەست بخۆینە سەر ئەم عەرزوشانەی داگی دیکان وەکە ئەو کەسانشی کە تێ وێرانم خان گوشتەی لێرەکە دویان عەرزی هەیە لێرە زۆربیان چەکدارن کەسوکار ئەنفالن کەسوکار شەهیدن و زۆربەیشیان چەکدارن هاتمە پێشمەرگەن لێرانە و ئەم عەرزانەیش کە هین بە تەوزیعکراوە هەمووی هین یەکێتی و پارتیە. وەقفی سونی کەرکووک ئاگاداری دروستکردنی مزگەوتەکەیە و نیگەرانە لەوەی ڕوخاندنی بەبێ هەماهەنگی ئەنجام درراوە. دەبێت چاوێکی بخشانایە پێشەوەی بڕوخێنێ ئینزاری بداتێ یان پێشەوەی بێڕوخێنێ ئێمەی ئاگادار بکرات ئایا ئەمە موافقاتی ئوسوڵی هەیە یان نییە ئایا موافقی لە دایرەی وەقفە وەرگردووە یان نا چونکە ئێمە جهتێکی حکومین لەگەڵ حکومەتین بە حیاتی دژی حکومەت نیمان بەڵام لەگەڵەوەشا بسوڵمانین و حەزمان لە بینای مزگەوت و خزمەتکردنی ئاینی ئیسلام. خاوەندارەتی زەوی مزگەوتەکە فەرمانگەی خانوبەرەی دەوڵەتە کە سەر بە وەزارەتی دارایی عێراق و هەوڵێک هەیە زەویەکە بدرێتەوە بەرهێنان. ليس لديهم أي موافقات وهناك لدينا أوامر. هیچ ڕەزامەندیەکیان نەبووە لەلایەن پارێزگاری کەرکووکەوە فەرمانمان بۆ هاتووە. لقی کەرکووکی فەرمانگەی خانوبەرەش ئاماژەی بۆ ناردوین کە ئەو زیادە ڕەویە لا ببرێت. زەویەکە سەر بە لقی کەرکووکی فەرمانگەی خانوبەرەی دەوڵەتە. دەرفەتێک هەیە بدرێتەوە بەرهێنان بۆ دروستکردنی زانکۆیەکی تایبەت و کۆمەڵگەیەکی نیشتەجێبوون بۆیە ڕێگە بە هیچ زیادە ڕوویەک نادەین لەسەر ئەو شوێنە. گەڕەکی دەروازە یەکێکە لەو گەڕەکە کوردنشینانەی لە دوای ساڵی 2023ەوە لە کاتی هاتنەوەی ئاوارەگەڕاوەکانی هەرێمی کوردستان بە شێوەی زیادەڕۆ دروست کراوە. ئەم زەویە لە پەراوێزی گەڕەکەکەیە و دەڕوانێتە سەر شەقامی بازنەی کەرکووک کە ئێستا بووەتە ناوچەیەکی بازرگانی و یەکەکانی نیشتەجێبوون. وریا کاکەی ڤار میدیا کەرکووک.